بەڕێکردنی تەرمی سەبیحە شێرمەحەممەد خێزانی سەرکردەی کۆچکرد و جەبار فەرمانە لە ڕێوڕسمێکی شایستەدا لە گردی سەلیمبەگی سلێمانی بە خاک سپێردرا. کەسوکارەکەی دەڵێن هیچ نەخۆشیێکی نەبوو، بەڵکو ئازاری لە دەستدانی کوڕەتاقانەکەی نەیهێشت لە ژیان بەردەوام بێت. سەبیحەخان نەخۆش نەبوو، چکم بە گشتی فەحسی کرد لەم بینەی پێشوشە هەرچی نەخۆشیەک بێ بە گوێرەی تەمەنی نەیبوو، بەڵام 4 ساڵە لە دوای کۆچی کوڕەکەی کە تاقە کوڕێکی هەبوو زۆر ناڕەحەت بوو. دائما هەوڵی ئەوەی ئەیا بمرێت، ئەیگو حەزم لە مردنە، بەڵام چی فەحسیشەکەم ساغم. سەبیحە شێرمەحەممەد لە سەردەمی شار و شاخیشدا وەک هاوڕەکانی دەڵێن ژنێکی کاریگەر و ماندوو بووە و لە ماوەی ژیانیدا چەندین ڕۆڵی گرنگی بە سەرکەوتووی لە کاری سیاسی و کۆمەڵایەتیدا گێڕاوە. کەسێکی زۆر بەتوانە و لێهاتوو، یعنی هەر بەڕاستی لە دەستدانی ئەم کەڵەژنە یعنی برینێکی زۆر قوڵی لە دڵی ئێمە دروست کردووە، بە لە دەستدانی بەڕاستی هەمومان شۆک بووی. سەبیحەخان یەکێک بوو لەو ژنانەی کە لە دروستبوونی یەکێتی ژنانی کوردستان وەکو ئەندامێکی دامەزرێنەری ئەو ڕێکخراوە توانی ڕۆڵی خۆی ببینێ بۆ داکۆکی کردن لە خاک و نیشتیمان، بۆ داکۆکردن لە تەواوی مافەکانی ژنان. سەبیحە شێرمەحەممەد لە دایکبووی ساڵی 1949 شاری خانەقینە و قۆناغەکانی خوێندنی لەو شارە تەواو کردووە و دواتریش بەشی کوردی کۆلێژی ئادابی لە زانکۆی موستەنسەریە لە بەغدا تەواو کردووە. ساڵی 1974 هاوسەرگیری لەگەڵ جەبار فەرمانی پێشمەرگەدا دەکات و دەبێتە پێشمەرگەی شۆڕشی ئەیلول. دوای سەرهەڵدانی شۆڕشی نوێ و شانبەشانی هاوسەرەکەی دەبێتە پێشمەرگە و ژیانی سەختی پارتیزانی هەڵدەبژێرێت. لە ماوەی ژیانی هاوسەریدا دەبنە خاوەنی 4 منداڵ بە ناوەکانی بڵێسە و کڵپە و دەریا و ڕەوەند. لە دوای کۆچی سەرکردە جەبار فەرمان و لە قۆناغی شاردا ساڵانی کۆتایی تەمەنی بۆ کاری خێرخوازی و دروستکردنی لانەی بێسەرپەرشتان لە سلێمانی و 3 دایانگە لە شاری خانەقین و دایانگەیەک لە ناحیەی ڕزگاری و خوێندنگەیەکی 12 پۆلی لە ناحیەی ڕزگاری تەرخان کرد. لەگەڵ ئەمانەشدا بەردەوام بووە لە هاوکاریکردنی هەژار و کەم دەرامەتان و نەخۆشانی نەخۆشخانەی هیوا. لە ڕۆژی 13 تەمووزی 2023 لە سلێمانی بە نەخۆشی کتوپڕ گیانی لەدەستدا. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.